دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. ساڵی ڕابردوو وشکە ساڵێکی زۆر بوو. بینیمان کە زەرروزانێکی زۆری با کشت و کاڵگەیان. سنووری داریگەرمیانیش لەو زەرروزیان و وشکە ساڵێ بێبەش نەبووە. چەندین دۆنم زەوی کشت و کاڵی لە گەرمیان زیانی بەرکەوت. تەنانەت هەندێک لە جوتیارەکان یانوت ئەوەی کە بەرهەممان هێناوە بەهۆی خراپی وشکە ساڵیەکە و ئەو وشکە ساڵی و کەم بارانیە هێندە بەرهەمەکەمان خراپ بووە دوورێنەیمان نەکردووە. دەیدورنەوە پێم وابێ دوای بەڵێ کە دەیدورنەوە توانێمە هەر ناشی دوورینەوە چونکە بەرهەمەکەمان هیچ سوودێکی نییە. دەیدەین بە ئاژەڵەکان کە بەکاریبوون یا خود ئاژەڵەکان بیخۆن هێندە بەرهەمەکان خراپبووە. ئەمە زەرروزانێکی زۆری گەیاندۆ بە جوتیاران چونکە تۆ بنە تۆ ئەم بابەتان و خۆت حازر دەکەیت بۆ ئەو وەرزە بتوانیت گەنمێکی باش بکەیت و بەڵام وشکە ساڵێک ڕوو لە وڵاتەکە دەکات یاخود گزەرێکی زۆر بەم کشت و کاڵە دەگەنێت بێگومان ئەمە کاریگەری دەبێت لەسەر تەواوی کشت و کاڵ. بەڵام ئەم شەپۆلی بارانبارینی کە ئەم ساڵ هات دەتوانی بڵین کشت و کاڵ یاخود ئەوانەی ئەو جوتیارانەی کە گەنمیان چاتن تۆوەکانیان وەشان بوو توانیویانە لی سوودمەنمەنی یاخود هیوایە گەڕاوەتەوە بۆ جوتیاران. جا ئێمە ئەمڕۆ لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین بزانین ئەم بارانبارینە کاریگەری بەگشتی چییە لەسەر کشت و کاڵ. بۆ قسە و باسەکانمان لەسەر ئەم تەوەرە گرنگە و کاریگەریەکانی ئەم شەپۆلی بارانبارینە و بژانەوەی و هیوا بەخشین بۆ جوتیاران دەچینە لای میوانەکەمان ئەنوەر عەزیز ئەندازیاری کشت و کاڵی کە ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمانە. کاگەنوەر سڵاو لێبێ و بەیانیت باش خۆشحاڵین کە لەگەڵمانی. سەرەتا ڕاستەخۆ دەمێت لە تایتڵی با بڵین بابەت و تەوەرەکەمانەوە پرسیارت لێ بکەم دەمێت پرسیاریەوە لێ بکەم. ئەم شەپۆلی بارانبارینە کاریگەری چی بوو لەسەر ئەو وشکە ساڵی و هەروەها ئەوەی کە تێپەڕی بەسەر کشت و کاڵ و زەرەروزیانەکان و کاریگەری چی بوو لەسەر بژانەوەی کشت و کاڵ؟ سەڵاو لە بەڕێستان بەیانی نیوز باش بەیانی هەموو بەڕێستان و هەموو بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا چەند ساڵێکی وشکە ساڵی ئەتوانین بڵێن لە ساڵی 2020 بۆ 21 تا 2024 بۆ 25 ساڵ 13 جار وشکە ساڵی کشت و کاڵی ڕوویدا لە گەرمیان بەپێی داتاکانی هۆبەی کەشناسی لە بەرەبەراتی کشت و کاڵی کفری و گەرمیان بەگشتی بڵین بە کورتی لە ساڵی 2020 بۆ 21 تا 24 بۆ 25 ئەم ماوەی ئەم 5 ساڵە 3 جار وشکە ساڵی کشت و کاڵی ڕوویدا. بەڵام خۆش سوپاس بۆ خوای گەورە کە ئەم ساڵ شەپۆلێکی بارانبارینی چڕ و یەک لە دوای یەک دوسێ شەپۆل ڕووی کردە کوردستان خۆشەویست بە تایبەتی ناوچەی گەرمیان و بووە مایەی دڵخۆشی جوتیاران مایەی بژانەوەی کەرتی ئاو ماوەی بژانەوەی کەرتی کشت و کاڵ گەشت و گوزار ژینگەی ناوچەکە بەس ئەو داتایی کە تا ئێستا باران باریوە تا ئەم بەیانیە کە ئێمە وەرمان گرتووە 194.6 ملیم باران باریوە بەراورد بە پار 95.5 یان دوو هێندەی پار باران باریوە. وەکو ئەوەی کە جەنابتان باسی کرد کاریگەرەکانی وشکە ساڵی زۆر بوو نەکوە بەس لەسەر گەرمیان نەکوە بەس لەسەر کوردستان و بەڵکو لەسەر ناوڕاست و باشووری عێراق زۆر چڕتر بوو و هەروەها بەپی بوتەبێژی وزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق ئەڵێ لەگەڵ دروستبوونی حکومەتی عێراقا لە ساڵی 1920 تا ئەپار ساڵ تا بڵێ ساڵ 2025 ئەوەندە بێبارانی نەبووە یعنی مەخزوونی ئاو کۆگراوەی ئاوی عێراق گەتە 5 ملیار ئاو هیچ ساڵێ وا نەبووە یعنی کاریگەرەکە ئەوەندە خەز بوو چڕ بوو. طبعا هۆکارەکانشی زۆرە یەکەم کەم بارانیە ڕێژەی بارانێکی کەم باری دووهەم ئەو ئاوەی کە لە وڵاتی ئێران و تورکیاوەتێ کە بەنداوشتیان دروست کردووە ڕێگرن و هەروەها خراپ بەکارهێنانێتی لەلایەن جوتیاران و خەڵکی و ڕۆژانە کە بەکارتێت و هەروەها پیسبوونی ئاوەکەیە کە سەرچاوە ئاوڕۆکان ئەکرێتە ناو ئەوە هۆکار تریش زۆرە. باش جەنابی ئەندازیار کاک ئەنوەر یعنی باست لەوە کرد کە لە 1920 تاکو ساڵی ڕابردوو کە ئەو گرفت و کەم ئاویانی کە لە عێراقا ڕویان ناوە باشە یعنی بۆ تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە کە
بەنداوەکان زیاد بکرێن بەنداوەکان دروست بکرێن ئاوێکی زۆرمان هەیە باراناوێکی زۆرمان هەیە هەر بنمونە باسە گەرمیان بنمونە بینینەوە لە گەرمیان ئاسە چەند بەنداوهەیە ئایا ئەم هەموو ڕۆژە بارانبارینەی کە ئەم ساڵ دوو هێندەی ساڵی پار وەکو جەنابەت باست کرد کە بارانباریوە تا ئێستا توانراوە ئەم ئاوانە ئەم باراناوە گل بدرێتەوە؟ ئەوەی قسەکان زۆر ڕاستە گەرمیانە بۆ نمونە باسکەین ئێمە بەنداوی باوەشە سوارمانەیە لە کفری 6 ملیۆن و نیو ئاوەگرێ بەڵام ئێستا لەواتێ 1 ملیۆنی قڕولی تاو بنی گردو بێت چکە ئاوی باراناوی قڕولی تاو لەگەڵ خۆیەتی هێنێت ئەمە ئەوێتە مای ئەوەی تەڕەسوب بکەیان لەژێر لە ناو بەنداوەکە بمێنێتەوە ئەمە یعنی ڕێژەی مەخزوونەکەت دڵدانەوەی ئاوەکەت کەمەکە ئەمە یەک دووهەم سەرڕێژەکەی هەتا ئێستا ئەم ساڵ ئەتوانین بڵێن لە دوای دوو شەپۆ لە بارانبارینەکە سەرڕێژی کردووە و بەردەوام ئاوەکە ئەڕوا برادێک ئەو ڕۆژ پەیامنێری یەکێ لە کەناڵەکان ترێوت نەکوا دووجار منوتم دووجار ئەوتی 4 جار سەرڕێژی کردووە یعنی ئاوێکی زۆر بە فیڕۆ ئەڕوا ئەچێتە خوارەوە بە کۆتاییە خۆ بە فیڕۆ ناچێت ئەچێتە ناو دەریاچەی عظێم ینی ناو لای حەمرین یان دەریاچەی حەمرینی پێڵێن خۆ مەخزوونێکی زۆرە بەڵام لە هەمان کاتە ئێمە خەفەتیەوە خۆین ئەڵێن ئەم ئاوا ئێمە گەرمیان لە باشووری هەرێمی کوردستانە کاریگەری گوشکە ساڵی و مەترسی بیامان بوون لەسەر گەرمیان زیاترە ڕێژەی زەوی بەراومان کەمترە تا دەیمان زیاترە پێویستیمان زیاتر بە ئاوە پێویستیمان زیاتر بە پرۆژەی ئاودێریە تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە کە پۆن دابن دروست بکرێ یان بەنداوی تر دروست بکرێ بیر کراوەتەوە بەڵام نەچووەتە جێبەجێکردن بۆ نمونە ئێمە خۆرنەوەزانمان هەیە ئەم ساڵ لە 13 ملیۆن مەتر سێجاوە کۆکردنەوە کردیانە 9 ملیۆن 105 ماوە تەواو نەکراوە بە تەواوەتی بەڵام ئەو بەشەی کە ئەمە ئەبێتە مەترسی لایندە کاک ئەنوەرەگەر بێت و ئەم بۆند و بەنداوانە دروست نەکرێ لە ئایندا ئەبێ بە مەترسی بۆ سەر گەرمیان و ناوچەکە طبعاً ئێمە ئەمانەوێت ئەو بەنداوە کە هەیە دروست بکرێ و ئەو بەنداوانەی وەکو چۆن ئەندای ئاوەسپیمانەیە بەنداوی باوەنور و بەردەسووریش لە سنووری باوەنور و کەلار دروست بکرێ ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵێن مەخزوونێکی ئاوی زۆرمانە بێ و هەمان کاتە چەند پۆنت مانگەرەکە لە دەور و پشتی ناوچەکان هەرکێ ناوچی بە پێی پێداویستی خۆی بۆ گلدانەوەی ئاو بۆ ئاودان بۆ ئاودانی ئاژەڵەکانی ئەوانەی کە ئاژەڵی بەخێوەکەن بۆ بژانەوەی کردی گەشتوگوزار و ژینگەی ناوچەکە بۆ ئاژەڵە کێوەکان بەڵام لێرە ئێمە خەفەتی ئەوە خۆین ڕۆژانە باسیەکەین یعنی هەر جارە ئەڕۆمە سەر بەنداوەکە سەر ڕێژەکە بینم لایڤێکەکەمەوە باسیەوەکەم ئەڵێم کاکەگەنم ئاوە داخی زۆرمانەیەکەمە ئاوە ئەڕوا پێویستە پۆن دروست بکرێ بەنداوی تر دروست بکرێ چونکە ساڵی وا وەکو ئەم ساڵ بارانەکە زۆرە ئەو بارانەیە زۆر و بەڵام ئاوەکەی بە فیڕۆ ئەڕوات ڕەنگە ئەمە زەرەر و زیان بە کشت و کاڵ بگەێن ئێمە بتوانین پلانێکمان هەبێت لە وەرزی بارانبارینە سوود لەم بارانە وەربگرین بۆ وەرزی و کشت و کاڵی ڕەنگە زەرەر و زیانێکی زۆر بە تایبەتی بە کەرتی کشت و کاڵ نەگات تا چەند لە گەرمیان پشت بە مەڕەشە دەبەستن یاخو سیستمی مەڕەشە دەبەستن یاخۆدە و سیستمەی کە بتوانرێت ئەو بە فیڕۆ نەڕوات بۆ کشت و کاڵکردن و ئایا تێچووی ئەمە چۆنە بۆچی خەڵک تا ئێستا ئەم سیستمە بەکاردێ ناهێنێت و ئایا ئەگەر بەکارهێنن چۆنە ئەمە تا چەند سوودی هەیە بۆ بە فیڕۆنەدانی ئاو بەڕێزم ئێمە لە ڕێنمای کشت و کاڵی چەندی ساڵە بانگی ئەواکەین و ساڵانی پێشوو پێشەوەی قەیرانەکان دەست پێ بکە ئێمە چەندین جار هەر خۆمان هینمان کردو یعنی بە پاڵپشتی عینایە کشت و کاڵی پێڵێن پاڵپشتی جوتیاران کراوە بۆ دانانی مەڕەشە بە هەموو جۆرەکانیوە بڵێ بۆ 5 دۆنەم 10 دۆنەم زیاتر 30 دۆنەم جاروا بۆ مەڕەشەی جۆری گەورەترمان شاوردووە وەکو پێڵێن مەدفەعی یعنی ئەوەی کە 25 مەتر ئاوەکە دەور و پشت خۆی فڕەیە بڵاوە کاتۆ ئەیرە جاروا بووە بە بەلاش دراوەی چەند جارێک وەکو دەستنیشان جوتیارێک کراوە لە سنووری کفری هینێکی پێ دراوە بڵێ مەڕەشەیەکیش پێدراوە بۆ ئەوەی جوتیاران ئاشناکەین جاروا بۆ ڕۆژی کێڵگەی کراوە ڕۆژی کێڵگەی کراوە بۆ ئەوەی بتوانین
هین بکرێت جوتیاران ئاشناکەن بەو سیستەمە خۆشبەختانە جوتیاران دەستیان بردەبەوە ئەستیان دەستیان بردەبەوە بە قەرزیش بیتێرن لە لای کۆمپانیەکان و هەوڵیان داوە بۆ ئەوەی جوتیارە زۆر دەستی بردەبەوە بەڵام سنوورەکە بەرفراوانە و سنوورەکە بەرفراوانە ناتوانین بڵێین تەختەی گشتی بکرێت و ئیمکانێت جوتیارەکان محدودە یعنی ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر ئەوە جا بۆیە پاڵپشتی حکومت گرنگە ئێمە لە لەڕێی ئاشنابوون و ئاشنای جوتیارمان ئاشنا کردەوە ڕاهێنانمان پێ کردووە و بە بەردەوام باسی ئەوەکەین سیستەمی نوێی ئاودێری چی ئاو دڵۆپاندن بێ ئاو پرژاندن بێ بەکار بێت و ئێمە هەوڵ ئەوە دەین دایمە باسی ئەوەکەین کە بڕێن بەرەو جۆری زیرەک ینی کشتتوکاڵی زیرەک و ئاودانی زیرەک و جوتیاران ئاشناکەین بەو جۆرانە و هەروەها گلدانەوەی ئاو یعنی ئێستا بۆ نمونە من جەنابتان باسیەوە کە من ئەڵێم بۆچوونمە بەدوای ئەو ڕێکارە تازانە ئەگەڕین کە تەکنۆلۆژیا کاری کردووە یان بیناسازیەکان کاریان کردووە بۆ نمونە بابەتێک خوێندووە لەسەرەوەی جیۆ میبران جیۆ بە میبران ئەگە هەڵە نەبم ئەو جۆرە پێش وەکو شۆڕشێکە لە ئاودانە یعنی ئاوەکە کۆکاتە لە شوێنێکە ئیتر بە وەک چۆن بڵێ بە کۆنکریت یان مادەیەکە پێڵێن ئەو مادە جیۆ میبرانە دائەنات وەکو چۆن بڵێ لایلۆنێکە یان جۆرێکە لە مادەکان نایەڵێ ئەو ئاوەکە کۆ بێت و نایڵێ ئاوە 100% هیچ ڕێژێ تێکەڵی خاکەکە بێ بچۆڕێت لەو حوزە بڵێ ئەو ئاوە بە جوانی ئەمێنێتەوە بۆ ئەو جوتیارە وشکە ساڵی چۆن ئەو هەموو کاریگەریە بەرچاوڕۆنەی هەیە لەسەر کشت و کاڵکردن و زانیاریمان بەرێ لەسەری ئەو گۆڕانکاریانی کە لە وەرزی داباریندا ڕوەدات بۆ نمونەسا بینین 2 ڕۆژ 3 ڕۆژ بارانێکی زۆر بە خوڕ و تێر و پڕ دەبارێت بەڵام دوێ ئەوە مانگێ و 2 مانگ باران نابارێت ئەم جیاوازێ لە داباریندا هیچ کاریگەری هەیە لەسەر کشت و کاڵ طبعاً کشت و کاڵ ئێڵێ باشترین بارانبارین یان باشترین بارانبارین جۆرێکە لە ئاودان ئەڵێ باشترین ئاودان ئەوەیە لە سات و کاتی گونجاو بە بڕی گونجاو تۆ لە بڕێکە 100 ملیم بارانەبارەیە ئەمە خراپە بارانێکی بەلێزمە خراپە بەڵام خۆشبەختانە بارانی ئەمساڵ بارانەکان نەرم بووە ڕاستە جاروبار بارانی لێزم باریوە بارانی لێزمە سوودی نییە بۆ جوتیار بۆ زەوی کشتتوکاڵی بۆ بەرهەمی کشتتوکاڵی و هەروەها زیانش پێگەێنێ بەڵام ڕاستە بۆ بەنداوەکان باشە بەڵام لێرە زیانەگەێنە دروستبوونی لافا و مەترسی دروستبوونی لافا و دروستەکە ئەمە کاریگەری زۆر خراپەکە لەسەر زەوی کشتتوکاڵەکان جاروا بووە بەهۆی لافا و دروستبوونی پاڵەپەستۆی ئاوەکان لە شوێنێکە زیانی گەیانە بە دیاریکراوی ئەگەر توانی باسمان لەو بۆ بکەی بە دیاریکراوی چەند ملیم باران کەمتر نەبێ یاخو زیاتر نەبێ سوودی هەیە بۆ کشتتوکاڵ زەرمەند نابێلی ئەوە پەیوەستە بە خاک جۆری خاکەکەت خاک فێڵد کەپاسیتی هەیە لە خاکە فێڵد کەپاسیتی ڕێژەی ئەو ئاوەی ئەو خاکە چەند ئەتوانێت ئاو بگرێتە خۆی بە چەند ئاو تێرەخوا ینی ڕێژەی چەند تێرەخوا ئێستا لای ئێمە لە گەرمیان ئەوەی کە کراوە ئەڵێ ئەگەر بڵێ لە 15 باران ببارێ حتاکو چەند هەتاکو 15 ئەگەر 15 ڕۆژ جارێ 15 ملیم بۆ 20 ملیم باران ببارێ گونجاوە ڕێژەکەمان بگاتە 350 کشتتوکاڵی وشکە ساڵی کشتتوکاڵی دەربازە بین و ئەگەر وەکو ئەو ڕێجە بێت زۆر شتێکی باشە بەڵام ساڵ وا هەیە لە جاروای لە 2 ڕۆژە 100 ملیم بارەیە جارواشەیە لە مانگێکە وەکو پار 2 ملیم بارە نەبارێ یا ئەمە بخۆی زەرەرە ئەگە تۆ 15 ڕۆژ جارێ 20 ملیم بارانت بێ ئەو کاتە ئەتوانین بڵێن زەوێ دەیمەکانمان و زەوێ ئاوەکانمان سوودێ ببینێ یەک شتی زۆر جوانتر هەیە یعنی خۆشتر هەیە لە عێراق هەموویە بەپێی داتاکان وزارەتی سامانە سروشتەکانی سامانە ئاویەکانی عێراق چی ئەڵێ ئەم بارانبارینە دوو جۆر چەند سوودیەکێ یەکێ لەوانە سوودی بۆ زەوی کشتتوکاڵی یەکێ لەوانە سوودی بۆ بەنداوەکان بۆ پۆندەکانە کاگەنوەر پێمان بڵێ ئێستا مەترسی وشکە ساڵی ماوە لەسەر گەرمیان بەس ئەم خاڵە ئەخە باشە لەگەڵ خاڵەکەی خۆشتاوەشمان پێ بڵێ ئەمێ بزانم ماوە کاریگەری ماوە مەترسی هەیە لەسەریان نا ئەو باسێکم بۆت ئەو خاڵە باسیکەم بۆت ئەم بارانبارینە
سوودەکەی بۆ ئاوی ژێرزەوی دوو جۆرە چی ئەوەی هەڵەمژێ ئەو خاکە لە چەند شوێنێکە هەڵێمژێ ئەو ئاوە چی ئەو ئاوەی کە 15 ڕۆژە 20 ڕۆژە جوتیارەکان ئاویان نەداوە کە ئاویان نەداوە ئاویان لە ژێر زەوی بەرز ینی نەکردو بە ماتۆڕەکانیان ترۆمپەکانیان بەکار نهێناوە تا ئاو دەرهێنن یعنی ئاوی ژێرزەوی وەکو خۆی ماوە و ئاوی تیا ڕۆشتووە بۆیە لە دوو جۆرە بە دوو لە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئاوی ژێرزەوی سوودی بینیوە ئەمە خاڵێک بۆ مەسلەی ئەوەی مەترسی لەسەر وشکە ساڵی ماوە لەسەر گەرمیان و لەسەر عێراقش بەگشتی وشکە ساڵێکە ناتوان لە ئێستاوە بڵێن وشکە ساڵی ڕواوەتەوە بۆ لەبەرەوەی ئێمە مەوسینی دابارینمان ماوە مانگی یەکە ئایا چەند شەپۆلتر بارانبارینمان هەیە لە دوای پاشاخر ئەو ڕێژەی کە دیاری کراوە بۆ هەموو ساڵێکاڵێ ئەو نە ملیم باران ببارێتتر مەترسی وشکە ساڵی نابێ ئێمە ئەم ساڵ تا ئێستا دوۆنی پار باریوە دوۆنی پار بارانبارین باریوە لە گەرمیان چەندێکی ترە بێ هەبێت بۆی ئەم مەترسیە نەمێنێ بەڕێژە نییە بە ڕێژەیە لەگەڵ کاتە یعنی کات و ڕێژە یەکەگرێت کات و ڕێژەکە چۆنە ئێستا تۆ 15 ڕۆژجارێ 20 بۆ 25 ملیم بارانت هەبێ هیچ کێشت نییە و لە کۆتاییە 300 بۆ 350 ملیم باران بێ زۆر باشە ئێستا من 194.6 ملیم باران لە بەردەست باریوە بەڵام بۆ ڕێژەی ئەوەی کە بەپێی توێژینەوەکان بۆ 300 بۆ 350 150 ملیم باران ماوە بە ئایا 150 ملیم لە دوو ڕۆژە ببارەیە ئەتوانی بڵێن ئەم ساڵ وشکە ساڵی نییە نە شتیوان نییە بەڵکو ئێمە بە کات و ڕێژەمان وا دیارە کێشەیەکمان هەیە لە دەنگی گەیشتنی دەنگی کاگەنوەر بۆ نێو ستۆدیۆ بزانین ئەگەر کێشەکە چارەسەر ببێ ئەوە بەردەوامە بین لەبەرەوەی بابەتێکی گرنگە بابەتی ئەم گۆڕانکاری کەش و هەوا و گرفتەکانی بەردەم بارانبارین و کۆکردنەوەی ئاویانی لەگەڵ هەر کەسێکی پسپۆر و شارەزایە کە قساکی سانە باز لەوەکە کاڵەیە بێ بەنداو دروست بکرێ بێ بۆن دروست بکرێ بۆ گلدانەوەی ئاو بۆ ئەو باراناوەی کە ساڵانە بە فیڕۆچێت جامە خۆی لە خۆیان خاڵێکی گرنگە هەم بۆ بابەتی کشت و کاڵیە هەم بۆ ژێر زەوی و بۆ ئاوی ژێر زەوی و بۆ ئاوی سەر زەوی ژانی لە ساڵانی ڕابردوو لە هەولێر لە ساڵانی نەوەتەکان ئەگەر بیرێکیان لێ بدایە و بیرە لە 350 متر بیری ارتیوازیە گەشتاوە بەزەسە بەرز بۆتەوە بۆ 900 بۆ 1000 متر یانی ئەمە مەترسی نەک تەنها لەسەر ئاوی سەرزەوی لە مەترسی لەسەر ئاوی ژێر زەویشەیە لە هەرێمی کوردستانە من هەر راپۆرتێکم بینی باسی بیرت کرد کە یەکێک لە کار بەدەستەکانی یاخۆت با بڵین ئەوانی کە لە بواری کشت و کاڵان باز لەوە ئەکەن کە زۆر لە جوتیارەکان ساڵانە داوای ئەوەکەن یاخود داواکاری ئەویان هەیە کە بیر لێ بدەن لەبەروی کە ئەو کەم بۆتەوە لە تەواوی ئاوی ژێرزەوی هەروە کۆساریە کاریگەری تریشی هەیە ئەوی ژیانە جوانە کۆمەڵاتیە کوردەوارێکی کە لە گوندەکانەیە بەهۆی کەم ئاوی و ئەم کاریگەری وشکە ساڵێوا دەکات کە خەڵک لە گوندەکان کۆچ بکەن بۆ شارەکان ئەمەش بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر کەمونی کەرتی کشت و کاڵی چونکە خەڵک لە گوندەکانە زیاتر خەریکی کشت و کاڵ بە هەرۆ بکەی بە پرسیارە کاگەنوەر پێمان بڵێ ینی مەترسی ئاوی ژێر زەوی لە ئێستا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە ئەو ئاوەی کە لە ئەو ئاوە شیرینی کە لە ژێر زەویە هەمانە ئێمە بەم بارانبارینە خۆشبەختانە بتوانین بڵێن بژانەوەیەکی باشی بەخۆیەوە بینیوە بۆتمان دوو بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ ڕاستەخۆکە ئەوەیە ئەو بارانە کە باران و بەفرەبارێ ئەو ئاوا وەک چۆن بڵێ یەواش یەواشیان لەسەر خۆی ئاوەکە خەزوونێ یان ڕۆژانە ئاوی بەنداوی دوکان و دەربەنی خان و بەنداوەکانی تر پڕ ئەبێ ئەمە خاڵێکە و ئەو بە حکمی چی بە حکمی ئەو باران لە دۆڵەکانە ئاوەکان کۆ بێت و تێتە ناو بەنداوەکانەوە و هەروەها لە شوێنەکان تریشە بڕێ هینە وەک چۆن بڵێ ئاوەکە ئەچۆڕێتە خاکەوە لە هەمان کاتە بەفرەکە ڕۆژ بە ڕۆژ ئەتوێتەوە ئەو بێتە ئاوەکە دێتە خوارەوە خاک ئیسفادەی لێکات چی بۆ ئاوی سەرزەوی چی ئاوی ژێرزەوی بەڵام لێرە وەکو باسمان کرد ئەوەش ئەوەتانەیە یارمەتی جوتیارانەدا بۆ جوتیارانیش نەپارە سەرفکەن بە کارەبا نە ئاو لە خاکۆ دەرهێنن ئاوی ژێرزەوی ئەو کاتە بیرەکانش ئیش ناکە و هەروەها یعنی ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئاوی ژێرزەوی سوودمەند دەبێت جگە لەوەی ئاوی سەرزەوی
و ئەتوانین بڵێن ئەم بارانە وای کردووە زۆر لە زۆر شوێنە جوتیاران ئەوەی کە دەستیانش نەبردو بۆ کاری کشتتوکاڵی دەستیان برد بۆ یعنی درەنگ وەخت کەوتون دەستیان بر بۆ چاندنی خاکەکانیان یعنی کێڵانی خاکەکانی و چاندنی تۆر و ئەمە وا ئەکا ئێمە ئەم ساڵ و ناوچە پاوانەکانمان پاوانێکی باشمان هەبێ و ناوچە سروشتەکانمان گژوگیایەکی زۆر جوانی هەبێ و جگەلەوەی کە ئێمە بەس چاومان لەوە نەبێ بڵێن گەنم و جۆمانەیە بەڵکو ئێمە لە بواری سامانێکی سروشتی زۆر جوانمان هەیە و پاوانێکی بەرفراوانمان لە کوردستان و ئەوەی کە هەیە نەکوا بەس کەرتی کوشتتوکاڵ بوارە ڕۆکێکە بوارە ئاژەڵەکەش ئەبژێتەوە و سامانی و ئەتوانی بڵێ ئاژەڵە کێوەکانیش ئەمساڵ دوور ئەبن لە مەترسیەکانی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو و وەک چۆن بڵێیت ئەو مەترسیانی بیابان بوون. دەستخۆش کاگەنوەر سپاس بۆ تۆ و سپاس بۆ تەواوی ئەو زانیاریانی کە پێداین سپاس بۆ ئەنوەر عەزیز ئەندازیاری کوشتتوکاڵ کە ڕاستە خۆ لە کفری و لەگەڵوان بوو.